سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیددیویەکی نوێ ئەوڕۆ باسی گەورەترین و باشترین یاریەکان دەکەین کە لە 2021 تاوەکو مانجی 7 بڵاوکرێنەوە باسی ئەو یاریان دەکەم لە مانجی 1 تاوەکو مانجی 7 بڵاوکرێنەوە بێگومان لە سەرتا پێتان دەڵێم هەموو یاریەک کە بڵاو دەکرێتەوە لەوانێ من نەتوانم تاقیب بکەمەوە یەکەمیان چکەس نرخی یاریەکان گرانە $60 دومیشیان ئەو کاتەشم نییە بتوانم گشت یاریەک تاقیکەمەوە بەڵام لە زۆرینەی ئەو یاریانێ ئەو ساڵ تاقیم کردیتوە توانیمە 8 دانەتان لە بە هەڵبژێرم لە ژمارە 8 پێدادەم تاوەکو ژمارە 1 ژمارە 1 مانای ئەوە نییە لە ژمارەکانی دیکە باشترە بەڵکو ئەوە بۆچوونی منە لەوانێ بۆچوونی من جیاواز لەگەڵ بۆچوونی تو لەوانێ ژمارە 5 ئێوە باشترین ژمارە بیواتە تۆپ 1 دەبی لە لای من بۆیە ئەو ژمارانە هیچ گرنگجێشان نیە لە لایگۆ تەنیا لای من گرنگەکەم ژمارە 8 بۆ یەکەم داناوە ئەگەرنا هەر 8 دیاری بە بڕای من شایانی تاقیکردنەوەیە تکالەکەم لایکی ڤیدیۆ لە بیرنەکەی زۆر سپاسان دەکەم بە داگرتنی دوگمەی لایک پشتگیری گەورەی ئەو ڤیدیۆی و چەناڵی ژیر دەکەن سبسکرایب چەناڵ کە گرتاوە کوێسانت کردیە با یەکسەر دەست پێ بکەین لە ژمارە 8 دیاری بایۆ میوتنتم داناوە ئەو یاریە لەسەر PC PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series بڵاو کرایەوە یەکێکە لە یاریە هەرت جیاوازەکانی ئەو ساڵ هەم ڕخنەگران یاریەکەیان بەدڵ نەبوو گەیمەرانیش دوو بەشبوون لە ناویان هەبوو بەدڵی بە هەوبەدڵی نەبوو بەڵام بەگشتی پێشوازێکی ئۆکەی لێکرا ناتوانم بڵێم باشترین یاری ئەو ساڵە بەڵام یەکە لەو یارانی کە مدعی هەیە و خۆشە یاریکردنی من بە PC یاریەکەم تاقی کردەوە ڤیدیۆیەکم لەسەری بڵاو کردەوە لە چەناڵەکەم بەردەستە من یاریەکەم ناتوانم بڵێم 100 سەیم تاو کردێت تقریبا دەتوانم بڵێم 175 بۆ 8 تاو کردێ ستۆریەکەی خۆیم تاو کردێ بەڵام شتە زیادەکانی ناو ستۆریەکەیم تاو نەکرد یاریەکە هەندێک کێشەی هەیە بۆ نمونە سیستەمی دایالۆگەکەیم زۆر بەدڵ نەبوو چکە قسەکردنەکە بە لیپسینگ نەبوو واتە کارکتەرەکە قسە ناکە بەڵکو نەفەرێک قسە دەکات دەڵێ ئەو کارکتەرە وها دڵێ ئەوەش وها دڵێ چیرۆکە دەجێردێتەوە بۆ شازێ بەڵام ئەوەی بەدڵم بوو جیهان ئەوپن وۆڵدەکەیتی کە زۆر سەرنجڕاکێشە وەروە کارکتەرەکە دەتوانانی بە ئارەزوی خۆت دروستی بکەی و پاوەر و سیستەمی RPG دەتوانانی بە شێوازە دەستکاری بکەیتەوە وا دەکە لەوانەیە پلەیستایلی خۆت تێدا بدۆزیەوە جیهانەکەی زۆر بەدڵ بوو کۆمباتەکەی پێم وابوو ئۆکێە بەڵام زۆر هەستم بە فیدباکی شڕکردنەکە نەکرد بە بڕای من شایانی کردنە و یاریە بە نرخی $10 بۆ $5 تەنانەت ئەگەر بە PlayStation Plus یاخود گەیم پاس یاریەکە بەردەست بخرێ ئەکید بن تاقیکەنەوە تامچێژی لێ وەردەگرن ژمارە 7 باسی یاری ڤالهایم بکەم ئەو یاریش ڤیدیۆم لەسەری بزانام دروست نەکردیتەوە کوێستنیە لە بەرنامەی سفرەژیری چەند جارێک باسم کردێکەوەیتم خەریکی ئەو یاریمە هەندێک بۆچوونی خۆم لەسەری دەربڕیە بەڵام ڤیدیۆم لەسەری دروست نەکردیە ڤالهایم نزیکەی 5 کاتژمێر بۆ 10 کاتژمێرێک یاریەکەم کردیە پێم وایە یەکێکە لە یاریە جیاوازەکانی ئەو ساڵ ئەو یاریە لەسەر شێوەی زین چۆنە ماینکرافت و هەندێک یاری سڤایڤڵ مانەوە لە ژیان و لەگەڵ یاریەک کە چیرۆکەکەی باسی نۆرت مەثالۆجی بکە تێکەڵ کرا یاری ڤالهایم دەرچووە کە تەنیا لەسەر PC بەردەستە یاری ئەو یاریە لە هەموو جیهان تاقیەوە کاتێکە یاریەکە بڵاو کرایەوە هەموو دنیا بێکەوە باسی دەکرێت ئێستاش تقریبان گەیم ینی پلەیر بیسێکی باشی لە ستیم هەیە بەڵام لەو جۆرە یاریانە نییە بڵێم وەکو فۆرتنایت و PUBG و وارزۆن و ئەوانە بە بەردام ببینێت یاخود وەکو ماینکرافت بەردام گەیمەری نوێ زیاد کە پێم وایە پێویستی بە هەندێک گۆڕانکاری هەیە یاریەکەش چۆنە تۆ وەکو کەسێکی ناو دنیای نۆرز مەثالۆجی تەجیرەی وەفرە دەدرێت سەر دورگەیەک کە دەبی لەو دورگەیە خۆراک کۆکەیتەوە و باڵەخانە لە بە خۆ دروستکەی خود ماڵ لە بۆ خۆ دروست بکەیت دارەکان دەبڕیەوە شت کۆ دەکەیەوە توانی ماڵک دروست بکەی شتی سیر سەمەر دروست بکەیت لە هەمان کاتشتە دەبی ئاگداری ستاتەکەی خۆت بی واتە ئاگداری خوێنت و تەندروستی و ئەوشتانەش دەبی شتەکان بە تەواوی دروست دەکەی واتە سڤایڤڵە مانەوە لە ژیانە من یاریەکەم بەدڵە و پێم وایە چێکە لەو یاری سەرنجڕاکێشانەی بەڵام ناسمەوە یاریەکەی تاوەکو ئەپدەیتی نوێ گۆڕانکاریێکی گەورە لەسەر یاریەکەی بەردەست نەخرێ یاریەکە ئێستا لەسەر ستیم لە بزانام لە ئەپیک گەیمز یان تەنیا لەسەر ستیم بەردەستە بزانام چۆن لە ستیم هەمە یاریەکە لەسەر ستیم بەردەستە دەتوانن تاقیکەنەوە ژمارە 6 یاری Little Nightmares 2 ئەو یاریەی کەوا خێزانم زۆری حەز لێ بووە هاوژینەکەم یاریەکەی تقریبا هەندێک ئەو بڕی و هەندێک من کردم یاریێکی کورتە و بزانام 5 کاتژمێر 4 کاتژمێرێک دەبیتن بەش یەکەم زۆر بەدڵ بوو بەشی دووەمیشیان عینەک بە کارکتەری یاری دەکەی بەڵام ئەو جارە زیاد یەک کارکتەر دوو کارکتەرمان هەیە دەستە ناو دنیایەکی نوێ جیهانێکی سیر و ترسناک زۆر ترسناک نییە بڵێن ناتوان یاریەکەی بکەی بەڵام جیهانێکی کریپیە واتە تۆزێک ترسناکە هەندێک شتەکان سیر و سەمەرەنە مامۆستایەکی تێدایە تەڵەبەکانی دەرس بە تەڵەبەکانی دەڵێ ئەو دیمەنە زۆر سەرنجڕاکێش و بەلامە پێم وابوو یەکێک بوو لە دیمەنە جوانەکانی یاریەکە و گەیم پلەیکەشی سادەیە خۆشە و چیرۆکەکەشی دەتوانیت سەیری هەشتێک بکەی مانایەکی لێوەربگری کە پێم وایە ئەوە ژێکێکە لەو شتانی کە یاریەک وا دەکە گەیمەرێکی زۆر ساڵ بە ساڵ دوو خۆراکشی ئەیژەوەیەکەوە جیهانەکەی ئەو دنیای کە دروستی کردی و یاریە
کۆن نابی باسانی چکە ستایلەکەی کۆن نابی وە نیە بڵێم گرافیکی زۆ خراپە کۆن دەبیزۆ نەخێ گرافیکەکەی ستایلەواتە گرنگی بۆ نادەکە 4K 60 فریم بەردەوامی من لەسەر PlayStation 5 یاریەکەم کرد پێم وابوو یاریێکی سەرنجاچێکی نوێیە و شایانی کرد ناگەر تاوە کۆسەمت کردی بەڵام پێم وانییە بە فول پرایس یاریەکە بکەیت ئاگەر داشکانی لە بۆ کرا بۆ $20 $5 پێم وایە شایانی کردنە یاخود بە 15 لە بازارێک کڕیت و ئەگەر بە پلسیژ یاخود گەیم پاسیش وەری بگرین باشترین علاج دەبی و زۆربەتانی شڵە تاقی دەکەنەوە ژمارە 5 یاری Mass Effect Legendary Edition Mass Effect لە هەموو ژیانم تەنیای Mass Effect یەکن کات خۆی تاقی کردەوە کاتێکە EA ڕێگەیان Mass Effect دووبارە دروست دەکەنەوە زۆر دڵم خۆش بوو و Mass Effect Legendary Edition ئەوش لەسەر PlayStation 5 تاقیم کردەوە ڤێژنەکەم کڕی لەسەر PlayStation 5 کە بزانم نرخی $30 یان $50 بە زەب لە بیرم نیە هەرچەندە بە فەرمی لەسەر PlayStation 5 و Xbox Series بڵاو نەکرێتەوە یارە تەنیا ڤێژنی PlayStation 4 و Xbox One و لەسەر پیسیش بەردەستە هەر سێ بەشی Mass Effect ناوازێ هەر سێکیان ئەگەر گەیمەرێکی حەز لە یاریی خەیاڵی زانستیە و شوتەرێکی کامێری کەسی سێمە و دایالۆگەکان ئەو هەڵبژاردنانەی خود ئەو بژاردانەی لە کاتی قسەکردن هەڵیان دەبژێری کاریگەی لەسەر چیرۆکەکە بکە نەفەرێک بتە لاشت یاخود واتە بتە هاوڕێت یا بتە دوژمنت کاریگەی لەسەر چیرۆکەی بکە ئەو یاریە بە بڕای مشایانی کردن وەروە پێم وایە چێکە لەو یاریانەی کە هەموو گەیمەرێک لە ژیانیدا بۆ جارێکیش بی گەیمەری چیرۆکەکان دەڵێن نەک گەیمەری تەبیعی گەیمەری چیرۆکەکان دەبی تاقیکەنەوە لەبەرەوەی لە زۆربەی پۆستەکانی فەیسبوک تویتەر لە سوشال میدیا لە بەرنامەکان زۆر کات گەیمەرەکان یاخود ئەو کەسانێکی یوتیوبەرن باسی ئەو یاری دەکەن نمونە بۆ یاری دەینەوە بۆ پێویستە ئاگاداری ئەو یاریش بی Mass Effect شایانی کردنە بە فول پرایس ئەگەر پارەت هەیە دەتوانی دابینی بکەیت یاریەکە بکڕە ئەگەر نا ڕۆژ لە ڕۆژان هەر کاتێک توانی دەتوانێت داهابوو ئەو یاریە بکڕی تکاتەکەم ئەنجامی دەن و تاقیکەنەوە تا کۆتایی هەر سێ بەشی تەواوکەن چکە زۆر نازدارە ژمارە 4 یاری ریترنال بێگومان ئەو یاریەکەم ڤیدیۆیەکم سەری دروست کردوتم خۆشناوەکەی تووڕە کردی یاریەکەم تەواو نەکردی بەڵام مانایوانی کە یاریی خراپە بێگومان لەو کاتێک کە ڤیدیۆیەکەم دروست کرد 1-2 جاریت کەشتومە ناو یاریەکی تقریبا ئێستا وزەم لە بایامی چارەم و میان پێنجەم و مردمەوە هاتمەوە بایامی سێم بەڵام دەزانم کە تا کۆتاییەکەی ڕوو دەدا واتە زۆر شتەکان شارەزامە چکە بەڕاستی سێ بایامی یەکەم زۆر قورسە زۆر ناخۆشە چارەم و پێنجەم تۆزە ئاسانتر دەبی لە بەڵ ئەو یاریە چۆنە تۆ وەکو کاراکتەر گاری دەکەی بە نای سڵینا دێ سەر هەسارەک لەوێ بە دوای شەپۆڵەکی دەنجی دەگەڕێی کە پەیوەندی بە ژیانی ئەو خانەوادەکەی وی هەیە کاتێک بە دوای شەپۆڵەکە دەگەڕی سەبسەبرت بە دیار دەکەی کەەوە ئەتو لە لوپەچی زەمەنی واتە لە دەمری و دێوە بیدایا دەبی دووبارە دەست پێکەوە ستایلەکەی پێ دەوترێت ڕۆگ لایک یاخود ڕۆگ لایک هەردووشی دەگونجێ بەڵام بەخۆی ستایلی ژانرەکە پێ دەوترێت ڕۆگ لایت بەڵام من دەگیاری هەیە ڕۆگ لایکە واتە وەکو یاری ڕۆگ لایتن ئەو یاری ڕۆگ لایتە واتە دەمری و دێوە لوپەکەت هەیە بەڵام هەموو شتەکان لەدەست نادەی کاتە کە دەمری کاتەکە دەمری مەسەرەن ئەپگریدی چەک و سیلاحت دەمینێ بەڵام سیلاحەکان لەدەست نامینێ تەنیا دەمانچەکەی دەستی خۆت نەبی کە ئەویان هەر بەردەوام دەمینێ بەڵام شۆتگەنەکە یاخود دەمانچەک هەیە زۆرم بەدڵ بوو کە دەتوانی بەردەوام باشی بکەیت وەروە لەگەڵ بەرپرسون لارێکە دەتوانی خوێنەکەی خۆت بکەیت دوو بەقەت ینی هێڵ بارەکەت گەورە بکەیت باشتر بکەیت و جوڵەکان بەڕاستی ئەو یاریە پەیوەندی بە جوڵەوە هەیە تا چەند جوڵەی خۆت باشتر کە ڕانەوەستی لە یەک شوێندا زۆر باشتر دەبی و دوژمنەکان زۆر جوانن یعنی کاتێکە ئەو هێرشانە دەکەن لە بۆت مەسەرن ئەو گول لە سەیرانە دەتەقێنن ئەو سەیرانە بەرامبەر دێتن کە زۆر سەرنجە بەڵام لە هەمان کاتی دیارێک قورسە ئاسان نییە و وا لێ دەکەت چەندین جار بمری من زۆر مردیمە بۆیش دیارەکە سۆن بخوارەوە دەست بیارێکە نەکەمەوە تاوەکو سیف پوینت لێ بۆ دانانێ سیف پوینتەکان هەیە بەڵام زۆر دوورن مەسەرەن بایم یەکەم و دووەم و سێم دەبی تەواوکەی لە سێم سیف پوینت هەیە سێم و چارەم و پێنجەم شەشەمیش تاوەکەی ئەو دەرە شەشەم کە کۆتا بایەمە سیف دەبیت ئەگەر دێوەسە سێم ئەگەر لە پێش سێمش ببری دێوە یەکەم پێم وایە یاریش قورسە دەکرێت باشتر بکرێت بەڵام شایانی کردنە من $70 بە یاریەکەیدا من پێم وانی $70 زۆر نرخەکی باش بلو یاریە پێم وایە یاریە بە $30 بە $35 یاخۆ 35,000 تۆ زۆر باش دەبێت تەنیا لەسەر PlayStation 5 بەردەستە بەداخەوە بۆ کەسانی کە PlayStation 5 یانە بەڵام ڕۆژە لە ڕۆژانە داهاتوو ئینشاءالله هەر تاقی دەکەنەوە ژمارە 3 ئەو یاری کە 2000 تەواوم کردیە یاری هیتمان 3 ئەو سا بڵاوکرایەوە لەسەر تەواوی کۆنسۆڵەکان و PC بەردەستە هیچ مەهانەیەک نییە لە بۆ ئەوەی یاری هیتمان 3 تاقی نەکەیەوە ئەگە هیتمان 1 و 2 شت نەکردیە تکا دەکەم هیتمان 3 تاقی کەنەوە دەنازم هیتمان 1 بوو یان 2 بوو لەڕگەی پلس و ئەوانەش بەردەست بوو ماوەیەک هیتمان سێ باشترین یاری هیتمانە لە ژیانمدا کردومان یعنی گرافیکەکەی زۆر ڕاقی و ناوازەیە ستایلی چونت لە بۆ ناو مشنەکان زۆر نایاوە ینی باوەڕ ناکەم گێمەک هەبی وەکو هیتمانی بەو شێوازە
گرنگجی بە کارکتەری هیچمان بدە بە ڕێز لە گەیمەری بگری کە هەر ڕێگایەک بیوێ یاریەکەی پێ ببڕی ئەنجامی بدات. چەندین شاری جیاوازمان هەیە، ماپی جیاوازمان هەیە، چوونە ناو یاری جیاوازمان هەیە، مەسەڵەن دەتوانین لەو یاری بۆ ستایلە گەمە بکەین، لەو ماپی بۆ ستایلە گەمە بکەین، بەردەوام دەتوانین ڕێگەی جیاواز تاقیکەوە کە ئەوە زۆر گرینگە لە بۆ گەیمەران. پێم وایە هیچمان سێ گرافیکەکەی زۆر نازدار تەنیا لە بەرخاتی گرافیکەکەی هەموو گەیمەرێک پێویستە تاقیکات و چونکە گرافیکەکەی خۆشە، گەیمپلەیەکەی نازدارە و من بە $6 یاریەکەم کڕی و فول پرایس کڕیم. پێم وایە ئەو یاری ئی فول پرایسێ پارەی گەپارەت هەیە دەتوانی دابینی بکەیت ئەو یاری لە بۆ خۆت بەدەست بینە چونکە پەشیمان نابیەوە لێ و بۆ هەتا دەتوانانی یاریەکە بکەیت چونکە مشنەکانی بەردەوام دەتوانین بە شێوازی جیاواز بکەیت. وەروە سوپاسی ئینتراکت دەکەن لە پاش یاریەکەش هێشتا فری ئەپدەیتی لە بۆ دەنێرن، مەرحەلەی نوێ زیاد دەکەن، شتی نوێ زیاد دەکەن و DLC دیکەش وا لە ڕێیە. سەرنجاچێشە هیتمان تکا دەکەم تاقیکەنەوە. ژمارە 2 یاری Ratchet & Clank Rift Apart. لەوانە لە چەنەڵ زۆر باسی ئەو یاریم نەکردیوە تاوە کەسە ڕیڤیشون نەبووی نەکردی. لەوەی لە کوردستان هەوادارێکی زۆر گەورەی نییە، بەڵام ئێستا چانسی ئەو یاریە کە پێتان بڵێم لۆچی لە ژمارە 2 خۆم دام نایە. Ratchet & Clank دەتوانم بڵێم هیچ جیاوازی نییە لەگە ژمارە یەک، واتە ژمارە 1 و ژمارە 2 دەبا یەکەیان ژمارە 1 بیان ژمارە 2، بەڵام بەقەدەر ژمارە 1 لەلام خۆشەویستە و لەوانە یەکێکش بی لە دڵخواستنی یاریەکان لە مێژووتە. Ratchet & Clank Rift Apart بەڕاستی ئەگە PlayStation 5 بێت هەبی پێویستە یاری ئەنجام بدەیت. لەبەرسە گرافیکی ئەو یاریە تەواوی هێز توانێت PlayStation 5 بەکاردێت، تەنها لۆدمان نییە، لۆد سکرینمان نییە. کاتێک دەتەوێت لە شوێنێک بچێت شوێنێکی دیکە ڕیفتەکەی ڕاکێشی دەچێت دنیایکی دیکە بە نیو سرکە لە کەمتر لە چرکێک یەک دنیای نوێ لۆد دەکات. جگە لەوەش چیرۆکەکەشی زۆر باشە، ینی Ratchet & Clank PlayStation 4 یاریی سەرنجاچێکی جوانە بۆ ئاخیرانە یاریشم تەواو کرد تاوە خۆم ئامادەکەم لە بۆ یاری و یاری هیچی کەمتر نییە لەو تەنانەت لە چیرۆکەوە لە زۆر شتۆ لی باشترە. دنیاەکە ئۆپن وۆڵد نییە، نیمچە ئۆپن وۆڵد وەکو God of War Last of Us مەسەڵەن لە هەندێک ماپی کە دەچێت شوێنێک بۆ نمونە ماپەکە تەواو کرایتەوە لە بۆت بەڵام لینێریشە دەبی بە دوای چیرۆکە دابڕۆی، بەڵام هەندێک دەتوانین هەندێک سایت هەیە، هەندێک سایت مشنی بچووکە دەتوانین لە لایەکان لادەی و جوانە کۆمیدیە گرافیکی زۆر جوانە قەشەنگە. لەوانەیە دەتوانم بڵێم ناسناوی جوانترین یاری لە مێژووی پێ بدەم ئەو وەکو خۆم لەبەرەوەی ئەو گرافیکە ئەو پارتیکڵانە ئەو نازم چۆن وەسفیکەم ئەو شتانەی دەسە شاشەکە گە بە شاشێکی 4K بیکەی مەحاڵە بڵێ لەو یاری جوانتر دروست کرای تاوە کوێستان بەستمەوە نیە کە زۆر لە ڕاستی دەچێت بەڵکو قەشەنگە زۆر بە جوانی بە پڕوردەکاری دروست کرایە. ئینسۆمنیاک ئافە ماوەکی ڕابرد و ریوی سپایدەرمانیشم کرد باسم کە ئینسۆمنیاک گەیمز بەڕاستی تۆپن و بەداخەوم لە بۆ هەموو ستودیۆیەکانی کە ناتوان وەکو ئینسۆمنیاک یاری دروست بکەن. ئینسۆمنیاک یاریەکانیان پڕەنگە جوانە، گرافیکیان زۆر بەرزە، فرێم ڕێیتیان زۆر باشە، لە هەمان کاتیشدا چیرۆک و گەیمپڵەیشیان شازە بە دوو ڕاچێت یاری دەکەن. سەرنج ڕاکێشن ماچەندە مەسەلەن کاتێکە بە ڕاچێت یاری دەکەی هەر چەکەی نوێ تایبەندێکی نوێ وەربگری لە بۆ کارکتەری ئافرەتەکەش زیاد دەکرێت کە پێم وایە ئەو ئافرەتەش تقریبا بەقەدەر ڕاچێتی گرینگە لەو یاریوە خۆشت دەبێت و زۆر بە جوانی پڕوردەکاری ئەویش کاری لەبۆ کرا. ینی شتێکی نازدارە ئەگە PlayStation 5 تان هێت کا دەکەم و یاری تاقیکردنەوە چکە یەکێکە لە باشترین یاریەکانی مێژوو نەگەتەنیە ئەو ساڵ. بێنەسە ژمارە 1 باشترین یاری ئەو ساڵ تا مانجی حەواتە تا ناوەڕاستی ساڵ تاوەکەستە بڵاوکرایەوە ئەو ساڵ بێگومان یاری Resident Evil Village. من هاوادارێکی سەرسەختی یاریەکانی Resident Evil نیمە نەبوویمە، بەڵام Resident Evil Village کاریگەریەکی زۆر لەسەر من دروست ئەوزان لەبەر ئەوەی زیاتر یاریەکەمان بە لایڤ ستریم کرد، هەمومان بێکەوە سەیرمان کرد و ئەنگۆش بینیتان کە کاردانەوەی منتان بینی کاتەکە یاریەکەم دەکرد. یاریێکی زۆر ئاسان نییە، ڕاستە لە یاریەکانی کە Resident Evil لەوانەیە بڕێک ئاسانتر بی، بەڵام گەیمپڵەیەکەی وەکو Resident Evil 4 و هەندێک دیمەنی و هەندێک ستایلی Resident Evil 7 هینەیە هەردووچیان لێکدایە. مەسەلەن لە هاوس بۆ نەتیڤۆی دەتوانی وەکو Resident Evil 7 یاری بکەی کە تاڵ ترسناکە چەک وەستەحات پێ نییە، تەنیامانەوە لە ژیانە و هۆڕۆرەوە چاسەکردی مەتەڵەکانە، بەڵام لە چاپتەری 1 و 2 یاخود چاپتەری 4 و 5 بەرەو کۆتاییەکەشی فول ئاکشنە بەدڵم وەکو لە هەمان کاتژە ترسەکەش هەرمایە، مەزەن جەمسکەری تێدایە، شێوازی دوژمنەکان، لێدی دیمستریک و هەموو کارکتەرەکان سپۆیل ناکەم لە کەس، بەڵام هەموو کارکتەرەکان سەرنجڕاکێش بن، بەڵام پێم وابوو دایانتانی لێدی دیمستریکوی باشتر نیشان بدەن یاخود بکەنە بۆسی چارەم و ئەوانە، بەڵام بۆ شێوازت دایاننا. گرافیکەکەی زۆر جوانە، مەسەلەن ینی قەشەنگە یاریەکی ڕاستە یاریەکە مەسەلەن دەتوانین بڵێن یاریێکی پیس دیارە شتەکان مەبەستم لەو جوانی و ناشیرنەی نییە، بەڵکو وەک گرافیکەی قەشەنگە جوانە، گرافیک شەش جوان لێ بۆ کردەوە کۆمپانیای کاپکۆم. پێم وایە Resident Evil Village بە هەر نرخێک بیکڕی شایانە، ئەگە پارەت هەیە دەتوانی بیکڕی یاریێک بکڕی. پێم وایە Resident Evil Village تاقیکەنەوە بە تایبەتی بۆ کەسانی حەزیان لە یاریمانەوە لە ژیان و ترسناکە.
چیرۆکەکی زۆر باشە و کۆتاییەکەی مانایەکی جوانیدا بە بڕای من و کارکتەری پاڵەوانی یاریەکەش نیتن پێم وابوو زۆر بە جوانی چیرۆکەکەیان دروست کردبوو و زۆر بە جوانیش مانای چیرۆکی بەشی هەفتەمیان دایەوە وەڵامەکەیان دایەوە و چیرۆکەکەی نیتنی زۆر بە جوان لێرە بەرەولایەک دەڕوەکە سپۆیل ناکەم لە کەس بەڵام پێم وایە ئەو یاریە شایانی کرد نەگەر تاوەکۆس تاقی نەکەیتەوە خۆشەویستانم ئەوە 8 یاری تۆپی 2021 بوون کە تاوەکۆستا من تاقیم کردینەوە دەمەوێت لە ئێوەی خۆشەویستش بپرسم باشترین یاری ئەو ساڵ کە 2021 بڵاوکرایەوە تاوەکۆستا کردوتە کامە یاریە من لە مانجی 7 بۆ 12 بگومان هەمووی زۆربەی یاریەکان تاقی دەکەینەوە لە مانجی 12 پێش سەری ساڵی نوێ ڤیدیۆیەکی لە شێوازە دەکەین ڤیدیۆش لە شێواز دەکەین کە باسیەوە دەکەم کە ئەو هەف مانگەش چ بوو وەروە ڤیدیۆی گشتیش دەکەم لە مانجی 1 بۆ 12 تۆپ دەگەیمی هەڵدەبژێرین هیوادارم لەگەڵم بن لە چناڵ ڕۆژانە ڤیدیۆ شاز بڵاو دەکەینەوە تا دەکەم بڵاوی ڤیدیۆ سەبسکرایب لە بیرنەکان هەر یاریە کە ئێوە پێتان خۆشە ئەنجامتاندایە پێتان وایە باشترین یاری ئەو ساڵە تاوەکۆستە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن تا ڤیدیۆشی دیکەم ڕێز خۆشەویستم خۆڵکان خواتان لەگەڵ ئەو ڤیدیۆ پێشکەشە بە هەردوو خۆشەویست هێنەر و داهێن سپاسان دەکەم کە سەیری ڤیدیۆیەکانم دەکەن تەمەتان درێژبی ئینشاءالله یاری ناوازە تاقی دەکەنەوە هەوڵدن بە پلیستیشن یاخود ئەکسبۆکس یاری بکەن واز لە آیپاد و تابلێت و پەبجی و فۆرتنایت و ئەوانە بینن یاری چیرۆکی جوان تاقیکەنەوە تەمەتان درێژبی ئینشاءالله هەر گەیمەر بن یاری ناوازە تاقیکەنەوە